لەبارەی ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بۆ بانگەشەی هەڵبژاردنی و مزایدەی سیاسی چی دەڵێیت؟ ئەوانەی بۆ بانگەشەی هەڵبژاردنیش ڕێز لە پێشمەرگە ناگرن یاخود پێشمەرگە بە شێوەیەکی خراپ و تەماشایەکی خراپ بکەن، بەڕاستی شتێکی خراپە. هیوادارین ئەوانش بێنە سەرخەت و ڕێز لە پێشمەرگە بگرن بە هەموو شێوەیەک. هەر ئینسانێکە لە پێناو بەرژەوەندی خۆی بێت و شکۆی دڵ شعبی خۆی ملەتی خۆی بشێنێتون و پێشمەرگەی بشێنێت کە ئەو پێشمەرگە چەندەها ساڵە دیفاع لە خاکی کوردستان دەکات لە پێناو کوردستان دەجەنگی خۆی خوێنی خۆی دەڕێژیتن، بەس ئەو ئینسانێک کە شکۆی بشێنێتون و بەس فیسەبیلی بەرژەوەندی خۆی کە چەند شتێکی ئامانجێکی خۆی هەیە بەدەست بهێنێتن، ئەو ئینسانە نە ئینسانێکی تێگەیشتیە و نە کوردە و نە بە کورد بەرگەشی دادنێنە مەدە ئەوەی دیدەی خۆماندا. ئەف کەسێت سفکاتیک ناوی پێشمەرگەی کرین، ناوی پێشمەرگەی بۆ مەسلحەتت خوا کار ئیناینداک و سباهی بچنە پەرلەمانتاریدا بۆیە چەندێ کو خزمەتێکی بۆ ملەتی بکەن، بەس ئەوە نینە چونکو ئەو سفکاتی ناوی پێشمەرگەیت کرین، چونکو پێشمەرگە نامی سامان دەپارێزیت ئەو کەسانەی بچنە لێرە ئەو کەسەی بچنە وی جهی نەشین هیچ تشتێکی بۆ ملەتی کورد بکەن.